زۆربەتان کە لێرەن بێگومان خاتو کەژاڵ ئەحمەد ئەناسن ساڵەهایە لە بواری میدیا و لە بواری شعرا بە تایبەتی جێگەدەستی دیارە. من بیۆگرافیکی زۆر کورتیە خوێنمەوە بۆ ئەوانەی کە ڕەنگە تازە بیناسن. خۆی خەڵکی سلێمانیە بەڵام لە کەرکووک لەدایک بووە. بە 4 ساڵی گەڕاوەتەوە بۆ سلێمانی لەگەڵ خێزانەکەی. باوکی لە شێخەکانی بەرزنجەیە وەکو دایکی من کەواتە خزمیشین لە مەزانی. لە سەرەتای هەشتاکانەوە لە شانە نهێنیەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی یەکێتیە ئەندام بووە، ئەندامی نهێنی شانەکان بووە. لە 86ەوە دەستی کردووە بە نووسین، ینی لە تەمەنێکی زۆر مناڵەوە لە ڕاستیە ئەوەڵی 20ەکان. و لە 92 تا 2008 لە بواری جیاوازی میدیا ئیشی کردووە، لە بواری ڕۆژنامە، گۆڤار، تەلەڤیزیۆن، رادیۆ. زۆربەتان بێگومان بەرنامەی دژە باوتان بینیوە، لە هەر باخێک گوڵێک، لە هەر باخێک ژنێک لە جیاتی گوڵێک. لەو میدیانەی تر کە ئیشی لێ کردووە خاتو کەژاڵ، ئاڵای ئازادی کوردستانی نوێ کە 14 ساڵ لەوێ کاری کردووە و پاش تقریباً 10 ساڵیش دوورکەوتنەوە دووبارە گەڕاوەتەوە لەوێ کارەکە لە بواری فەرهەنگ و کەلتور. لە گۆڤاری پشووی کە سەربەت کوردستانی نوێ شەهر ئیشی کردووە. بەرنامەکانیمان باس کرد لە بەرهەمەکانی لە ڕاستیان بەرهەمی زۆر زۆرە، من تەنها هێما بە چەندانەیەکیانەیە. من وەختی خۆی ساڵی 91-92 کە ڕاپەڕینەکە ڕوویدا بەدەستنووسی خۆی کتێبی نەئەم پێگەیشت، شعرێک بوو کە ئەوسا لە ساڵی 1989 وازام حکومەتی بەعس مەنعی کرد کە بڵاو بێتەوە، بەدەستی خۆی نووسی بوویەوە و بە ڕۆنیۆ چاپکرابەوە. من کە ئەو سایتر ئەوە 14-15 ساڵ بووم کە بەدەستم گەیشت وەکەوە بوو هەنگم لە کوونەدارە دۆزی بێتەوە بەڕاستی، چونکە ئێمەی کچانی گەنج بە تایبەت لەو سەردەما کە زۆر جار ناڕازی بووین لە بارودۆخەکە پێیانەوتین ئەیانوت خەتای تۆیە، ئەو تا کچی خەڵک هەمووی عاقڵ دانیشتەوە بۆڵە ناکە. کە شارەکانی کەژاڵخانم خوێنەوە تێگەیشتم خەتای من نییە و من تەنهاش نیم، ژنانێکی زۆر هەن کە ناڕازین. لەبەرەوە زۆر سوپاس بۆ یادگاریە. لە نەوەیەکە کۆمەڵە شاری بەندەری بەرمۆدای چاپ کردووە، لە 99 وتەکانی وتن، لە 2001 قاوەیەک لەگەڵ ئەو، 2004 ئاوێنەکەم شکاند، 2006 دیوانی کەژاڵ ئەحمەد، 2014 من دەبێت خۆم پسمیل بکەم، 2019 زمانی باڵندە دەزانم. بێگومان لە بواری وتار و لێکۆڵینەوەشا لەسەر بواری ژن، مافی ژن بەرهەمی هەیە، کتێبی ژن لە ساڵی 99 چاپ بووە، واروها لە بواری تەرجمەشا شعری تەرجمە کردووە لە عەرەبیەوە بۆ کوردی. بەرهەمەکانی وەرگێڕاونەتە سەر زۆربەی زمانە زیندووەکان، لەوانە بێگومان عەرەبی و فارسی، ئەوانەی دراوسێ، ئینگلیزی، کرمانجی، هندی، نەرویجی، سویدی، تورکی، ئیسپانی، ئەڵمانی و دانیمارکی. ئێمە زۆر زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانن ئەم ئێوارەیە پێکەوە گوێ لە کەژاڵخان نەگرین. فەرموو. ئەم کاتتان باش، هەمومان ماندووین، پێویستمان بە شعرە، بەڵام شعری ڕاستەقینە. ناڵم من شعرێکی ڕاستەقینەتان پێشکەشەکەم، بەڵام ساڵانێک لەگەڵ شعر و منی شاژیاون ئەتوانن بیناسنەوە. من سوپاسی ناوەندی هەردیەکەم، سوپاسی هاوڕێی خۆشەویستم چۆمان هەردی، بە تایبەتی بۆ یادەوەریەکەی کە هەمیشە بەشێکە لە یادەوەری منیش. من زیاتر حەز ناکەم قسە بکەم ئەوەندەی کە شعر بخوێنمەوە خۆتان نەزانن. بە شعرێک دەست پێەکەم بە ناوی گۆڕینی جیهان بە ئەوین. من چەکی تۆم نەدزیوە، من چەکی تۆم نەدزیوە، کچەکانم دزراون، لە شەنگال، لە دەرسیم، لە گەرمیان، لە بارزان، لە کوێ و کوێ چیت بۆ باسکەم. نمونەی ژەهری ناو کام کووپەڵە هەنگوینت نیشاندەم، کام ئایندەی لێڵت لەگەڵ بخوێنمەوە.
باوەڕ بکە باوەڕ بکە چەکەکانتم نەدزیوە. شارەکەم ماڵەکەم دەغڵودانم لە کەرکووک دزراون. چەکەکانتم نەبینیوە، خەونەکانم لە مێژە دزراون. لە سایکس بیکۆوە تا لۆزان تا سەعداباد تا جەزائیر تا پەیمانی ئەنقەرە باوەڕم پێ بکە چەکەکانتم نەبینیوە. بیگۆڕە جیهانە کۆنەکەمان، بە ئەوین بیگۆڕە نەک بە درۆن. بە تۆمەتبارکردنی پاسەوانی ڕۆژهەڵاتنا لە دەست داعش، بە فرۆشتنی قارەمانی ڕاپەڕین و کۆڕەونا، بە ئەوین بیگۆڕە جیهانەکەمان بە ئەتۆم نا. چەکی تۆم لەکوێ دزیوە ماڵ خراپ، بهێڵن خەلە و خەرمانی ئەم ساڵم کۆ بکەمەوە. خۆت و مەلاکان شوێنی تر بۆ شەڕەکان بدۆزنەوە. مەلەکانی ناو قەفەزی قەوارەکەم دزراون. خۆم دزراوم تکایە خۆمم بنەوە. خۆم دزراوم تکایە خۆمم بنەوە. لەبیرتان بێ دنیا بە ئەوین دەگۆڕێت نەک بە ئەتۆم. من چەکی تۆم نەدزیوە، ماڵەکەیان دزیوم. من چەکی تۆم نەدزیوە، خۆم دزراوم. هەندێک جار تۆ دڵۆپێکی لە ئاو، هەندێک جار لە فرمێسک جاروبارێکیش باران. کە ئاویت ڕوومەتت لێ دەسووم، کە فرمێسکی دەڕژێیتە سەر لێوەکانم. تۆ ئەو بارانە سەرکێشەی سروشتی کە هەر دەبێت بەرم کەویت. لەسەر سووچی کۆڵانە تاریکەکانی جیهان ماچێکی ناکۆتا، بە ماچێکی ناکۆتا تینوێتیەکی ئەبەدیم لێ بشکێنیت. دڵۆپێکی تۆ بارتەقای ئاوی هەموو دنیایە. من بەنداوی ئایندەتم، تۆ دەتوانیت نمەنمە تێم بکەیت. تۆ دڵۆپێکی سەرکێشی سروشتیت، بەبینینت وەک ئەوەی بەهار بێ. هەموو سەرچاوەکانی جەستەم دەتەقن، کانیەکانم دەژێنەوە. دەنگی دڵم ئەم دۆڵە پڕ دەکات. لە قاقای هەڵقوڵین ڕێبواران دەست و ڕوخساریان لەبەر خوڕەمدا دەشۆن. نیشتیمانە جوانەکەم، نیشتیمانە جوانەکەم، بۆ ئەوەی ئەم دڵە لە وەرزی بێتۆییدا نەمرێ. لێو دەخەمە سەر لێوی لێ یادکراوترین کانیت و هێدی هێدی دەتخۆمەوە.
من شەرابی دێرینی عاشقم و حەز دەکەم هەر بە یەک جار نا سەبر سەبر بم خۆیتەوە. حەز دەکەم سەبر سەبر بم خۆیتەوە بۆ ئەوەی تامم لە دەمتا تا دنیا دنیایە بمێنێتەوە. سوێن دەخۆم دەتوانیت لە چرکەیەکدا بە شەیتانی شەعر دووگیانم بکەیت و فریشتە بخەیتە بێشکەی باوەشمەوە. سوێن دەخۆم ناتوانیت ئیدی کەست خۆشتر بوێت، تازە پەیوەستی یەکتر بووین بە ئێسقان و خوێنەوە، تازە لە یەکتر ئاڵاوین وەکو باندج بە ئازاری برینەوە. نیشتیمانە چەتونەکەم بە خواستی خۆم ڕێگەم داویت وەکو چەتە لە چاوتروکاندنێکە هەموو گەنجینەی گەنجێتیم تاڵان بکەیت. وەک تاتوو لەسەر باسکی خۆت بمکێشیت و وەک خاڵەکەی سەرشانی چەپم هەرگیز لێم جیا نەبیتەوە. نیشتیمانە چاو جوانەکەم بە خواستی خۆت ڕێگەت داوم، دەست بخەمە ناو هەویری شلوملی ژیانتەوە تا بەدەم ئاوازی دڵشکانێکی زۆر خراپەوە. ئەم کولیچەی شیعرە بەتام و بۆنانەت لێ دروستکەم هەتا دنیا هەموو دنیا تامی بکەن بەتەنیا خۆم نەبم. هەلی لە دەستچووم زۆر زۆرن، زۆر هەلی لە دەستچووم هەیە، یەکێک لەوانە لە دایک نەبوونە، یەکێکی دی نەناسینی کەسانی ئیرەی بەر و بەد و خراپ کە وەک تووتی چی بڵێم دەیڵێنەوە. هەلێکی دیم دەست نەبردنە بۆ ئاو و ئاگر و بۆ گوڵ و گڵێنەی دەستی بەدکار، خۆشنەویستنمە بۆ هەمان یار، نەمردنمە بە قەدەری ژنبوونەوە. ڕۆژێکیان لە مامۆستایانی مێژوو دەپرسم چی دەبوو کە مەغۆل هێرشی هێنا لەگەڵ مەولانا جەلالەددینی ڕوومیدا ئاوارە بوومایە. نەمهێشتایە ڕووی وەرگێڕێ و بار بکات بۆ قۆنیا. چی دەبوو ڕووگەی سوپاکەی سەلاحەددینی ئەیوبیم بۆ چیاکانی کوردستان بگۆڕیایە. چی دەبوو بە زەردەشت بڵێم لە جیاتی پێکەنین بۆ گریانت نەکردووە بە سونەتی دینەکەمان. چی دەبوو لە جیاتی خانمی ئەمارەتەکەی ئەردەڵان مەستوورەکەی بابان بم. لە جیاتی نالی بە درێژایی تەمەن دایکوتم لە سنە نەک لە شارە زوور، لە بری فرۆخ سەرسام بم بە حەبسەخانی نەقیب. نازانم چی دەبوو من ئەگەر کاتێ ئەحمەد هەردی ست فاتیمەی نووسی بۆ خۆم ست فاتیمەکە بم. هەلی لە دەستچووم زۆر زۆرن، هیچیان لە ڕیزی مەحاڵ و نابێتدا نین.
چی دەبوو دڵخوازی شەهید مەلا عەلی بم بۆ ئەوەی شێعرێکی وەک خۆی جاویدانم بۆ بنووسێ دەمیست لەگەڵ نالی پەیوەندیم هەبێت و دراوسێی ماڵی گۆران بم کتێبخانەکەی بێشکچی یان عینەکی ئۆجالان بم مێزەرەکەی محەممەد مەعشوق خەزنەوی یان ڕەفەیەکی دەستنووسە ماندووەکانی ئەوقاف بم ئەوەتانێ من سەدان هەلی کارم هەن لە دژی جەنابی دوژمن و ئیرەی بەر یان بەدکار و لە دنیا بێخەبەر سەد هەلی دامەزرانی لە دەستچووشم هەن بۆ نمونە دیارە من و دکتۆر چۆمان زۆر شیرینی لاردکمان ئاڵا سەد هەلی دامەزراندنی لە دەستچووشم هەن بۆ نمونە وەک کرێکاری چاپخانە لە سلەیمانی سەردەمی پیرەمێرد لە بەغدای سەردەمی گۆڤاری گەلاوێش یان لە هەولێری دەورانی گوێم کوریانی خۆ دەکرا پیتچن بم وەک مامۆستا لە قوتابخانە تەنیاکەی کەشتیەکەی نوح یان وەک پشیلەیەکی نەجمەدینی مەلا سەپڵە بم خۆ مرد نییە هەر ڕۆڵی زۆر باش بگێڕم خۆ دەکرێت جارێکیش بۆ ئەوەی بگەمە دڵخوازەکەم دابنیشم تێری لێ بخۆم هەلی کاری لە دەستچووم هەن لە ڕاستیشدا زۆرن وەک ئەوەی هاوبەشی تۆفیقی هەڵواچی بم دوکانێکمان لە حەوزە وشکەکە هەبێ یان ئاوازدانەرێک بم لە تورکیا لە شەقامی تەقسیم قۆڵ بکەم بە قۆڵی ئەحمەد کایەدا و بە کوردی گۆرانی بڵێین قەینانەوژینیشمان لەگەڵ بێ یان ئاوازدانەرێک بم لە تورکیا لە شەقامی تەقسیم قۆڵ بکەم بە قۆڵی ئەحمەد کایەدا و بە کوردی گۆرانی بڵێین یان لە شام لەگەڵ جگەر خوێن پیاسە بکەین بڵێم ڕاستە شام شەکرە بەڵام شێعرت شیرینترە هەلی کاری دیکەم هەن و حەز دەکەم بیان لێم بۆ نمونە وەک ژنێکی پەرستاری ئاشووری لە شەستەکان لە کەرکووک ژیاوە ئاوا بژیم ئاخروانەکەم ناتوانم چاوم لە کۆرپەیی خۆم بێت ئەو کاتەی کە بەشێک بووم لە ئازاری دایکم باوەڕ بکەن ئەگەر نۆبەرەکەی دایکم جمگیەکی کوڕ و کچ بوایە یەکێکیش لەو جمکانە خۆم هەلی بینینی ئەو مناڵەشم دەبوو کە بەر لە من دەهاتە دنیاوە بەڵام براکەم تازە خۆی پێچابەوە بۆ سەفەری لەبار چوون و دایکمی ناشاد کرد ئەگەر چی ناوی لێ نابوو کامەران یان کامەرانی پێم وت و پێی نەوتم پێی وتم من ئێستاش بۆ تۆ ئەسووتێم پێم وت ئەی باشە خۆ مەگەر منیش هەنووکە و تا ئەبەد پەیتوکەی عەشقت نیم من پێم وت خۆر دەکەوێت مانگ هەڵدێت ژیان چییە کە ببینین سبەینێ لەبەر بارانی مەرگدا سیزواڵی ئەوینمان دەخوسێتەوە ئەی باشە خۆشەویست کێیە کە هەر نەهایەت فریاد ڕەس کێیە کە نییە ماڵ هەتا کەی وا دەبێ
شپرزە و ئاڵۆسکاو ناتەباو بێ دەربەست یار هەتاکەی وا دەبێ گڵی دووری لا باشترین دەرمان دەبێ کاتێ تەنیایی ئێسکەکانمان دەکرۆژێ دەپرسم منت خۆش دەوێ پێم دەڵێی زۆر و پێم ناڵێ لە ویزگەیەکا وەستاویت خەریکە شەمەندەفەری یارە دوورەکەت دەگاتە جێ شەمەندەفەری پەیوەندی من و تۆش بێگەڕانەوە دەڕوات و هیچ ئاسەوارێ لە دوای خۆی جێناهێڵێ ڕوون و ڕاشکاو پێت دەڵێم دەبێت وازت لێ بهێنم تار و تەماوی پێم دەڵێیت هەردووکتانم خۆش دەوێت باخەوان ماندووترە لە ئاو پێت سەیرە نانوشتێمەوە بەتەنیا بۆ بۆنکردنی گوڵێک نەبێت یان بۆ ماچکردنی ڕوومەتی مناڵێک سنگ و بەرۆک ناکەمەوە بۆ شیردان بە شیعر نەبێت یان ئەوینی لە بیرکراوی شەماڵێک پێناکەنم بەدەم کە ڕووی جەستەی نیشتیمانێکەوە زامەکەی بۆگەنی کردووە ناشگریم لە بەردەم قەوزەیەکدا بەهۆیەوە حەوزی ژیانی ئەم خەڵکە لیق بووە دیوارێک باشتر گوێ دەگرێت بەردێک باشتر هەست دەکات باڵندەیەک سیر لەبەر من غەمبار دەبێت و سبەی دەمکات بە جریوەی چیرۆکێک کەس تێی نەگات گەڕێک باشتر دەبیستێت و کوێرێک ڕوونتر دەبینێت هاواری ئەو جوانیانەی دەکوژرێن شێتێک باشتر تێدەگات و دزێک زۆرتر غەم دەخوات بۆ بەتاڵان چوونی گەنجینەی خەیاڵی خاوی نیشتیمان پێت سەیرە نانوشتێمەوە وەک شوڵکێکی تەڕ نەبێت کە لە شێوەی بەرچنەی حەسرەتێک بچنرێت و غەریبێک شعری مەولەوی تیادا بنێت سەر بۆ خوارەوە ناهێنم مەگەر هەر وەکو عابیدێک بۆ ستایشکردنی خودا یان وەک ئەو شۆڕە بیە مەستەی لێو بەلێوی تینووی ڕووبارەوە دەنێت باران باشتر دڵی زەوی نەرم دەکات باران باشتر دڵی زەوی نەرم دەکات کەچی باخەوان بەڕقی دەیکێڵێت چیرۆکی مرۆڤ بە تەرز و شێوەیەکە بە مەرگ کۆتایی نایەت گۆجێک باشتر دەست بە دەرگای ئومێدەکانیەوە دەگرێت شەلێک جوانتر شەقامی تەنیایی دەبڕێت کەس نازانێت وەک دڵ بەبێ دەنگی بشکێت
پێت سەیرە نانوشتێمەوە بۆ چاندنی نەمامی خۆشویستن نەبێت یان بۆ هەڵگرتنەوەی گوڵی سڵاوێک باران باشتر لە باخەوان کێڵگە و مەزرا ئاو دەدات ئەگەرچی باخەوان ماندووترە لە ئاو ئەو شەیداتریشە لە باران بەدبەختی مرۆڤ شتێکە باس ناکرێت دیوارێک باشتر گوێ دەگرێت بەردێک باشتر هەز دەکات ئەوەی پەیکەری مرۆڤی تێکشکاند لە وڵاتەدا دەستی بشکێت دوا شاری بەشی یەکەم داخەکەم نامبینیت دنیای ئەودی و پەنجەرەی ژیانی ئێستام تا چاو بڕکە هەرداری زەیتون و تەمە دنیای ئەودی و پەنجەرەی ژیانی ئێستام تا چاو بڕکات هەرداری زەیتون و تەمە مەخابن نامبینیت کاتێ زەیتون ئەتەکێنم لە پایزا و دوای شتنەوەی بە ئەشکی غەریبیم ئاوی لیمۆی ئازارمی لێ دەپەرژێنم اینجا خوێی زبری سەفەری پیادەکەم و لە شوشەیەکی ڕووناک و بێڕوتوشی وەکو دڵما دایدەنێم دەستی شکاوم نامبینیت دەستی شکاوم نامبینیت چۆن لەگەڵ درەختەکانە دەوەرێم و گوڵ دەگرم یان گوڵ دەگرم و دەوەرێم کە لەگەڵ باڵندەکانە لەدایک دەبم و باڵ دەگرم لە بەرزاییەوە دەکەوم یان لە نزماییەوە دەفڕم داخەکەم نازانیت داخەکەم نازانیت کە لەگەڵ یادیارێکی دڵڕەقی وەک نیشتیمانە چەند عیسامیانە دەژیم و وەکو سوبێری بیابان چۆن دڕکی دڵشکان دەگرم من و کەژاڵخان پێشینەیەکی زۆر جوانمان هەیە پێکەوە چەند ساڵ لەمەوە پێش یەکێ لە تێکستە هەرە جوانەکانیدا بە من و هەستەکەم ئەو تێکستەی بەس بۆ من نووسیوە دڵی شێتم بەداخەوە لەوانەیە ئەم کاتیەوە نەبێ مۆزیک ژنانە تەمرینیان نەکردەوە لەگەڵ ماگینا پێم خۆش بۆ پێشکەشکەم بەڵام بۆ کاتێکی تر دەرفەتێکی بەم زوانە ئەو تێکستە پێشکەشەکەم کۆمەڵێ هەڵبەستان لێرەن شاعیرەکانمان بەڵکو گویان لەم گۆرانەی بێت تۆزە شعری جوانمان پێشکەشکەن ئای چەندەم خۆشوێ وای چەندەم خۆشوێ ئای چەندەم خۆشوێ وای چەندەم خۆشوێ خۆ تۆ بەرزی نەخشینی وەک سۆنە و کۆتر و کەوێ لێرە بێ خۆت لەوێ دڵەکەم هەر ئاویەوێ لێرە بێ خۆت لەوێ دڵەکەم هەر یاریوێ درونم پڕە لە ژان فرمێسکە ڕێژێ لە چاوان درونم پڕە لە ژان فرمێسکە ڕێژێ
لە چاوان پشتم شق بوو چەماوە هەرواکو کەمەی گۆچان پشتم شق بوو چەماوە هەرواکو کەمەی گۆچان ئای چەندەم خۆشوێ وای چەندەم خۆشوێ خۆ تۆ بەرزی نەخشینی وەک سۆنە و کۆتر و کوێ لێر بێ خۆت لەوێ دڵەکەم هەر ئاویوێ لێوانت پاڕی گوڵە نێو قەداڵی شمشاڵە لێوانت پاڕی گوڵە نێو قەداڵی شمشاڵە باڵا بە بەرزیاڵە تامانت 14 ساڵە باڵا بە بەرزیاڵە تامانت 14 ساڵە ئای چەندەم خۆشوێ وای چەندەم خۆشوێ خۆ تۆ بەرزی نەخشینی وەک سۆنە و کۆتر و کوێ لێر بێ خۆت لەوێ دڵەکەم هەر یاری دوێ سپاس بۆ عودە نەخۆشەویستەمان سپاس بۆ دادەنەوژین سپاس بۆ ئێوەی تر وەکو دادەنەوژین ئەڵێ لە کەم و کوڕیمان بورن هەرۆمان دۆزیەوە هیوادارم هەمیشە لێرەبی بۆی سپرایز بێ جوان بکەین وا بڕوات من جوانترە بم لەگەڵ تۆ میهرەبانترە بم چونکە دەزانم نووسین باخچەیە باخەوانی کارامەی خەیاڵی دەوێت ژن باخەوان بێ تا هێزی تێدایە زرکە تاڵ تووڕ دەدات خاکی بەراو پۆنگەی و ئاوی بەخوڕ دەچنێتەوە ئولکەی بەرهەمداری دەوێت وا بڕوات باوەڕدار دەبم لە گەشتێکدا کەعبە دەهێنمە ژوورەکەت بۆ ئەوەی نوێژێکت ئەجری 100 ساڵی هەبێت و لە خانەقاتە حەملەدار دەبم وا بڕوات خەبەردار دەبم کە ناپاکی پاک دەکەیت و بریندارم دەکەیت بە دەستێکی بریندار
کە درۆی سپیم لە بری مرواری دەدەیت تێ و گەمارۆم دەدەیت بە سیاهترین پرسیار کە جێم دەهێڵیت بەگاڵتە و بەڕاستی لە ئەویندا شەڵاڵ دەبێ سەرتاپات. وا بڕوات سەرگەردان دەبم، عەوداڵ و پەشێمان دەبم، ئەگەر شێتێکی بێماڵی لە وێنەی تۆ بگرم بە یار، ئەگەر شەمێک و تەمێکی وەکو من بکەی بە دڵدار. گەر وا بڕوات خۆ دنیا سەرۆژێر نابێ، وەلێ لای ئێمە کەی بەهار دەستی خەزانی گرتووە، بەبێ تیری ژەهراوی دارستان، بەبێ چاوی زۆر تیژی باڵندە و مانگە دەستکردەکانی ئاسمان. سەرناگرێت دەزانم سەرناگرێت خۆشەویستی مەحاڵ. وا بڕوات دەردەدار دەبم، بە عەشقت گرفتار دەبم، دەمەوێ لە یادت بکەم کە چی هەر خۆم کلیلیا دەوریمت دەدەمێ، هەر خۆشم ڕێدەدەم وەک درەخت لە ڕۆحما ڕەگەکانت پەل بکوتن و گەڵات بکەون لە کەنار. وا بڕوات خەزنەدار دەبم، شیعری ژنانە دەنووسم، بێمنەتانە ئاگری ئیرەی پێدەکەم، باکم نییە بەسەری زیندوو بمنێژن. گرنگ ئەوەیە هەتا سەر لە دنیا بێ ئاگا و لە دڵم خەبەردار دەبم. وا بڕوات هەرگیز وا ناڕوات، وا بڕوات هەرگیز وا ناڕوات، من و تۆ نابین بە فەنار، بەڵام چیرۆکی ئەوینمان کۆتایی دێت و سەرشانۆی ئەم خەونەشمان دەبێتە تار و مار. شار لە جامی پاسێکی شینەوە،
لەسەر ڕوخساری بێزاری کتێب فرۆشەکەی ئەم شەقامە چاوتەڕەدا گلەیی دەبینم کاتێک لە وێنەی سەربەرگی کتێبەکان دەڕوانێت و هیچیان لێ تێناگات. لە دەستی ڕووشاوی گوڵفرۆشەکەدا ڕەنجی ئەمڕۆی دەبینم چۆن ڕاکشاوە کە بەشی هیچ ناکات. لە ڕوخساری بێزاری کتێبفرۆشەکەی ئەم شەقامە چاوتەڕەدا گلەیی دەبینم کاتێک لە وێنەی سەربەرگی کتێبەکان دەڕوانێت و هیچیان لێ تێناگات. لە دەستی ڕووشاوی گوڵفرۆشەکەشدا ڕەنجی ئەمڕۆی دەبینم چۆن ڕاکشاوە کە بەشی هیچ ناکات. کێ چاوی من دەبینێت؟ کێ چاوی نیگەرانی من دەبینێت لە ژێر چاویلکەی تەنیاییەکی ڕەنگاوڕەنگدا تۆ نەبیت ناپەیدا. ئەرێ ئەم شارە بۆچی وای لێ هات؟ کێ پێکەنینی لەبیر بردەوە؟ کێ دەیەوێت لە قۆشمەشێتی بخات و لە غەفڵەتدا ڕامی بکا؟ لە جامی پاسێکی شینەوە ئەم شارە دەبینم بەڵام دەنگم پێی ناگات. دەپرسم کێ ئایندەتی هەر بە سەوزی فرۆشتووە؟ دەڵێیت هاوین لە بەردەمی دەرگادایە و ئیدی بەهار باوی نەما. لەبیرت بێت ئەم شارە شاعیرێکی هەبوو توانی بووی پاییز لە ناو دیوانێکی بچکۆلەدا جێبکاتەوە کەچی بە مەرگی ساردترین زستانی هێنا. ئەرێ ئەم شارە چی لێ هات؟ کێ بوو دەرگای دۆزەخی لەسەر کردەوە؟ بۆچی لە ناکاو وەک جاران نەما؟ خانمێکی دڵ ئازاد. ئێوە من بەچی دەزانن؟ ئێوە من بەچی دەزانن؟ خانمێکی دڵ ئازاد و بەختیاری پۆش یان یاقوتێکی دیلی ناو تاجی پاشایەکی ئەشکانی؟ ئێوە منتان بەچی دەچواند بە ددانی ئەو منداڵە هەژارانەی بەتەنیا سەروەختی گریان ناو دەمیان دەدرەوشایەوە زیاتر لە تاجەکەی سوڵتان؟
ئێوە منتان بەچی دەچوانت بە ددانی ئەو مناڵە هەژارانەی بەتەنیا سەروەختی گریان ناو دەمیان دەدرەوشایەوە زیاتر لە تاجەکەی سوڵتان یان بە وەرزێک کە هەرگیز ناگاتە زستان دەیەوێت لە بەهاردا بچەقێت چەند عینادە. ئێوە منتان بەچی بینی بە شازادەی ناو کۆشکی خەونی نەوەیەک لە کەسانی خەون کوژراو بە کچی تاقانەی شێعر یان ئەو سەرکێشە عەوداڵەی بەرەو ئاگر ملدەنێت و ناخوازێت بگەڕێتەوە دواوە. ئێوە منتان بەچی زانی لە ناو ئەم تاریکستانە سارد و پڕگورگەدا چۆن کتێبی ژیانتان خوێندمەوە لەکوێ ونبوویەکی وێڵ و بێناونیشانی وەک منتان لەم نیشتیمانە سوتماک و ڕاونراوەدا دۆزیەوە شوێنە نهێنیەکەی منتان بە کام GPS-ی خەیاڵ ئاشکرا کرد ماڵی تەنیاییەکەی منتان چۆن پێزانی ئاخ خۆزگە دەمزانی ئێوە منتان بەچی زانی. ئەوەی ئێستا لە ڕابردوو بەجێماوە ئەم گۆرانیە ئەم شەعرە بۆ گۆرانیە لیریکە مامۆستا ئەنوەر قەرەداغی مافی شەعرەکەی بۆ گۆرانی بردووە تازە شەبڵاوم نەکردوتەوە بەڵام بە شایستەی ئێوە ێزانم پشکەشتان یەکەم. زولفی خاوی پەرێشانم تاڵی سپی دەورەی داوە کەچی نیگای خونچە گوڵێک نازانم بۆ تێماڵاوە من پاییز چۆتە خوێنمەوە ئەو بەهاری لە مشتایە وەکو گەڵا هەڵدەوەرێم چۆن بتوانم ببمەسایە تەمەن ڕوخساری گۆڕیوم بەڵام دڵم وەک خۆی ماوە تەمەن ڕوخساری گۆڕیوم بەڵام دڵم وەک خۆی ماوە
لە لای تۆ کۆن بووە عاشقم هەموو شت لە یاد کراوە زوڵفی خاوی پەرێشانم تاڵی سپی دەورەی داوە گڕی عەشقێکی پەشێمان لە قەدەرما داگیرساوە کە لێی هەڵدێم بە دوامدا دێت ئەشک لە چاومان نەماوە ئەگریجەی من سەد ئەفسانە سەدان گوڵی تیا ڕواوە تێمەکەوە بەوەی ئێستا لە ڕابردوو بەجێماوە دنیایەک شیعر و شانامە بەسەر جوانیمە وتراوە بە چاوی تۆ من وەک خۆمم بەڵام زەمانە گۆڕاوە بەسە باش بهێڵە با کەویت بەرز بەفڕە با کەویت کەوتن لە بەرزاییەوە چێژێکی بێوێنەی هەیە وەک چێژی فڕینە لە نزمایی پڕهەراوە بەرەو ئاسمانێکی کپوو فراوان زۆر لە مێژە کەوتن لە بەرزاییەوە بووە بە پیشەی ئازاکان لێگەڕێ جیاواز بکەویت دەکەویتە باوەشی منەوە بهێڵە
با بکەویت بهێڵە با بکەویت ئەوەی هەرگیز نەکەوتووە وای دابنێ نەژیاوە نا ڕۆژێ لە ڕۆژان مردووە بهێڵن با بکەوین. یاری من بێستوونی بۆ کون نەکردووم بیابانیشی نەداوە لە پێوە لە ئەستەمبوڵەوە شعری بۆ چاوی من نەنووسیوە بەر لە چاوی نیشتیمان لەبەرەوەی نەفەرهادە نەنالیە نەمەجنون بەڵام بە پێوانەکانی ئەم سەردەمە یاری من خۆی شاسواری عەشقە و شای ئەڤین لەبەرەوەی توانی دڵم کوناو دەرکاو بیابانی ئازارەکانم بکێڵێ و لە زەمەنی مردن و بەجێهێشتنە نیشتیمانم بۆ بکات بە شێعر و پێکەنین. دوا شێعر کوژەکەی شکاو ئاوا دەمرن مناڵانی وڵاتی من دەستی مەراق دەیان کوژێ هەمان گولە کە باوکیان شەهید دەکا بەر کوژەکەی پەڕەی ڕۆحیان دەکەوێت یان بەو ئەشکە شەهید دەبن کە لە چاوی دایکە حەسرەت کێشەکانیانەوە دەڕژێ ئیتر بۆچی چەندین ساڵە دەوترێ کەس لە دوای کەس نامرێ. ئاوا دەمرن مناڵانی وڵاتی من لە باوەشی عومەری خاوەرە یان بە بۆمبی تورک و عەجەم بەداخەوە لە بەرزەخی غەریبیدا چاو لێکەنێن مناڵانی وڵاتی من لە ڕۆژاوا بە خۆڵ و خوێنەوە وێنەیان دەگیرێت لە ڕۆژهەڵات ملیان بە پەتی سێدارەوە تەکەی دێت یان فەرهاد و شیرینی کۆڵبەرن ئاوا دەمرن مناڵانی وڵاتی من.